خۆشەویستان و ئازان ئەو کاتان باش لە بەرنمێکی دیکەی تایبەت سەبارەت بە ڕادستکردنی داهاتی خاڵە گومورگیەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بە ناوەند یاخود بە هەولێر چەندێک هاوکاری ئەو لیژنانە دەکرێت کە سەردانی خاڵە گومورگیەکان دەکرێت و چەندێک شەفافانە یاخود ئەوەی کە پێی دەڵێن لەلایەن فراکسیۆنەکانەوە لە ئەنجومەنی پارێزگاکان هاوکاری ئەو لیژنەداریانە ئەکرێت یاخود ئەوی هێزەی کە بڕیارە دروست بکرێت بۆ ڕادستکردن یاخود شەفافکردن زیاتر شەفافبوونی ئەو داهاتانە لەگەڵ بەڕێز زیادی کاکە ڕەزاوکو سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسە و باز لەسەر مەکەین کاک زیاد سەرتە سڵاو لێبێ. سڵاو لێوە بەڕێستان کاک زیاد وەکو سەرۆکی فراکسیۆنی پارتی یاخود ئەوەی کە پێڵێن سەرۆکی فراکسیۆنەکانی دیکە ئێوە چەندێک دەتوانن هاوکاری یاخود بەواقعی ئێوە چەندێک دەسەڵاتی ئەوتان هەیە کە سەردانی خاڵە گومریەکان کەن یاخود داهات و ڕێژەی ئەو داهاتانە بزانن کە بە تایبەتی کە لە سلێمانێ هاوکاریتان نەکرێت یاخود ڕێگر و ڕەمپەر لەمپەڕ یەتە بەردەمتانەوە. سەرەتا بەخێر بێن سەر چاوان ئێمە لە ئەنجومەنی پارێزگا گشتوکارەکانی ئەنجومان زیاتر لە ڕێگای لیژنە تایبەتمەندەکانەوە کرێت. لیژنەی تایبەتمەندی ئێمە لە ئەنجومەنی پارێزگا لەسەر ئەم باس و خواستی قاچاق مێنان و قاچاق مردن و گومرگنەیانۆمانە سەردانی مەرزەکانیان کرد، بەڵام بەداخەوە نەگەشتبوون بە هیچ نەتیجەیەکیان دەست نەکەوتبوون. بە حکمەوەی کە مەرزەکان خەسڵەتێکی فیدراڵیان هەیە و ئەنجومەنی پارێزگاکان بۆیان نییە دەست بخەنە ناوی شوکاری ئەو فەرمانگانەی کە سەر بە حکومەتی فیدراڵی. بۆی ئەنجومان بۆەوەی کە بزانێک واریداتی ئەو شارەی کە ئەم ئەنجومەنە هەڵبژێراوی هەیە چەنە بە نووسراوێکی ئەنجومان داوای لە بانکیانێم کرد، بەڵام بەداخەوە ئەوانیش جوابێکی وایە ناینەوە کە پێمان بڵێن واریداتی ئەم شارە چەندە، بۆی وای ئەنجومەن تاوێتوانیش کاتووی تر ڕاوەستاوەلی. بەڕێستان وەکو ئەوەی کە لە فراکسیۆنی پارتین و بە تایبەتی لە پارێزگای سلێمانی ئێمە دەیبینینەوە سلێمانی هەمیشە خۆپیشاندان یاخود مانگرتن لەلایەن موچەخۆرانەوە و لە ڕووی ڕێژەشەوە زیاترین موچەخۆر لە سلێمانیا هەیە. ینی ئێوە چەندێک دەستان ئاوەڵا کراوە بۆی دەستان بگات بە و ینی بە شەفافی بڵێن داهاتی خاڵی گومرگی بۆ نمونە پەروێزخان چەنە، بۆ نمونە ینی خاڵی گومرگی پەروێزخان بە یاخود باشماق بێ ئێوە ڕێگریتان بە واقعی لێکرێت کە بڵێن بۆ نمونە ینی کە دەکاتە دوێنێ لە پەرلەمان مژارێکی گەرم هەبوو لەسەرەوە قسە و باز لەسەرەوە کرا کە سلێمانی ئەو داهاتەی ینی کە کۆ کردوەوە تەسلیمی ناکە و داوای ئەو داوای ئەو موچەیەکە کە بۆ موچەخۆران دابین بکرێت. وەکو ئەنجومەنی پارێزگا کە ئەنجومانێکی هەڵبژێراوە وەکو پێشتر حەزم کردی نەخێر بە هیچ شێوەیەک نازانین واریداتی ئەو شارەی ئێمە چەندە. کەواتە حزوری ئێوە چییەکە لە ئەنجومان؟ هەرچەندە چەند ساڵێک پێشێستا داوامان لە سەرۆکایەتی ئەنجومەن کردووە کە بە دوواداچوون بکرێ و بزانین داهاتی ئەو شارە چەندە. ئەنجومەنی پارێزگا مەهامی ئەنجومەنی پارێزگا بە پێی یاساکەی خۆی ئەنجومەنێکی چاودێرە بەسەر هەمووی شوکارە ئیداری و کارگێڕەکانی سنووری پارێزگاکەی خۆی، بەڵام نەخێر بەداخەوە هەتا ئێستا نەیتوانیوە بزانێت داهات و پارە و باجی شارەکەی خۆی چەندە. لەگەڵ لیژنەکانە لیژنەی پەرلەمانی کە دێن ئێوە دەتوانن هاوکاریان بکەن یاخود ڕێنوێنیان کەن بە حکومی ئێوە لە سلێمانیان ڕەنگە ئەویتر لە هەولێر بێ بە حکومی جوگرافیاکەیەوە زیاتر شارەزان. هەتا ئێستا هیچ تەنسیقێک لە بینی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لیژنەکانی پەرلەمانی کوردستان نەبووە. هەرچی وەفد و لیژنەیەکی پەرلەمان هاتوێت بۆم سنوورە نهاتوەتە ئەنجومەنی پارێزگا و تەنسیق و پێکەوە کارکردن تا ئێستا نەبووە.
کە بەڕاستی ئەگەر ببوایە ڕەنگە زۆر باشتر بووە. کاتێ ئەوە داوایەوەکەن بە لینک و پەیوەندیتان هەیە؟ ئێمە زۆر پێمان خۆشە کە لینک و پەیوەندیمانە بێ، خۆڕەنگە پەرلەمان زیاتر بەرچاوڕوونتر بێ و ئیسفادە زیاتر بکە لەو لینکەیەکە دروست کرێ لە بینی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان. کەواتەوە تا ئێستا نازان، ینی بۆ نمونە داهاتی پەروێزخان چەنە و چەندێکی لایە و چەندێکی تەسلیم نەخێر بە هیچ شێوەیەک داهات و پارەی سنووری ئەنجومەنی پارێزگای سلێمانی نازانین چەندە. کاک زیاد وەکو بەڕێستان لە ینی سەرۆکی فراکسیۆنی پارتین، فراکسیۆنەکانی تریش هەروەکو ئێوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەمان گازندەیان هەیە؟ بۆ نمونە لیژنەی دارایی لە ئەنجومەنی پارێزگا لە چەند فراکسیۆنێک پێکاتوە، هەموو ئەو لیژنەیە داوایان کردووە بە نووسراو. من بۆ خۆمە کۆندامی ئەنجومەنی پارێزگا لە ساڵی پێم وابێ 2016 بۆ داوام کردو کە بابزانین داهاتی پارێزگای سلێمانی چەندە. تا ئێستا نازانین، بەدڵنیایی فراکسیۆنەکانی تریش نازان چەندە. ئەو لیژنەی دەستپاکێش بە هەمان شێوە ینی ئەوە ئەکاتە بەواتە ئەگەر پەرلەمانتاران و لیژنەکان لەگەڵ ئێوە پەیوەندی خۆیان نەیانوێ پەیوەندی ئەو پرسیارەکەی خۆیان نەیانەوێ خودی ئەوە داواتان کردووە و بەو شێوەیە بەدڵنیایی پەرلەمانی هەرێمی کوردستانە هاتی زۆر زیاترە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی پارێزگا خازا بۆ فەرمانەکانی پەرلەمان، بەڵام بەداخەوە هەتا ئێستا ئەم تەنسیقە دروست نەبووە. جا کاک زیامە قسە و باسم لێیانێ هەموو تا ناڕەزان لە ئەنجومەن ئۆکەی چیەکەن لەوێ ئەرچەنە من ئەمە ئەوە پرسیارەکە ناجاخر کاکەین کاکە چۆمان هەنی شوکارەکانی ئەنجومەن هەر لەوان نییە بزانێ واریدات چەنە. ئۆکەی 11 لیژنەیانی هەرێکەی مختەسە بە مۆزایك. کاک زیاد پرسیارە جدەکە ئەلێرە ینی من ناڕزاییم لە بەڕێستان بینی و لە نێو ئەوەی کە پێڵن ئەمە لە تیڤەکان و ئیبینین ئەنجومەنەکانی تریش ینی سەرۆکی فراکسیۆنەکانی تریش وەکو ئەوە ناڕەزان کەواتە ئیش و کاری ئێوە لە نێو ئەوەی کە پێڵن پارێنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەنها لێرە چڕێبێتەوە یاخود فۆکسەکە هەر لەسەر موچە و بوجە و ڕادەستکردنی داهاتی خاڵە گومورکیەکانە. من عەرزی جەنابتم کرد ئەنجومەنی پارێزگا ئەنجومەنێکی چاودێرە، ئەنجومەنی پارێزگا داڕێژەری سیاسەتی پارێزگاکەی خۆیت منی 11 لیژنەی دایمی هەیە، هەر لیژنەیەک مختەسە بە ئیشوکارێک، بۆ نمونە لیژنەی پلان هەیە، شارەوانی هەیە، ناوخۆیە، تەندروستی هەیە، پەروەردایە. ئەم لیژنانە هەرێکەی شوکاری خۆیەکە، ینی ناڕەزایەتێکی ئێمە تەنها لە مەسەلەی داهاتی شارەکەمان نازانین چەندە کە پێمان وا بوو ئەبێت ئەنجومەنی پارێزگا بزانێت داهاتی سنووری پارێزگاکەی خۆی چەندە، چکە هەموومانەمان بینیانی کە چی مزایدەیەکە کرا بەسەر داهاتی ئەم شارە و ئەم شارە جیا کرایەوە، ئەم شارە کرا بە هەرێمی سەربەخۆ، ئەم شارە برایەوە بۆ سەر حکومەتی فیدراڵی لە بەغا. باشە ئێمە ئەنجومەنی پارێزگاین نەزانین داهات واریداتی چەندە، بە چی شێوەیەک تۆ بۆ نمونە داوای دویدارەیەکەی ئەم شارە چۆن دەتوانێت خۆی بشێنێت. باشە واریداتی بەڵێ بەڵێ تێپەر بوو، بەڵام قەزم لە پێشترە کە تۆ نازانی واریداتە چەندە، چەنەی بە بەغا بۆی بجێم شارە و باتێ لە کاتێک ئەم شارە فەرمانبەری لە شارەکانی تر زیاترە، خانەنشینی مەدەنی و عەسکەری لە شارەکانی تر زیاترە، وەسنوورێکی جوغرافیایی گەورەشی هەیە. من ناڕەزایەتێکە تەنها لە مەسەلەیەوە بوو کە ئەبێ ئێمە بزانین داهات چەنە، بەڵام نایزانین کە نازانرێت داهاتی چەنە و لە هەمان کاتە زۆرترین داهاتیش بوویەوە ئەو داهاتەشی بۆیت ینی ئەمە دەیبینینەوە لە نێو پرۆژەکانە داهاتی بۆ نمونە بۆ 100 مەتری
سلێمانی هات چەند جارە و داهاتە یعنی ئەوی کە پێڵێن بەڕوونی قسە بکەم کە تەخشان و پەخشان نەکرێت لەوە پێشتر پێشەوەی ئەمە لە دەست بەکاربین لە ئەنجومەنی پارێزگا ساڵانە بۆ نمونە بۆ جێی پەرەپێدانی پارێزگا بووە ساڵی وا بۆ سەر و 370 ملیار دینار بۆ سلێمانی هاتووە بەڵام بەڕاستی کە سەیرەکەیت ئەو پرۆژانەی کە کراون لە چاوە پارەیە کەمترەیانی ئەکرا پرۆژەی گەورەتر و باشتر بۆ نمونە باسی جادەی سەڵمەتی کرد خۆ لە کاتێک بناغەکەی دانرا و قەراری هیرا و ئەبوا دەستکرایە بەیش کە پارە زۆر بوو کە بەغایشتا بۆ جە و قوتی ئەم میلەتەی نەبڕی بوو بەڵام بەداخەوە دەست پێ نەکرا هەتاوەکو ئەم کابینە تازێ و لە کابینەی نۆ لەسەر دەستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەردی بناغی جاریشتر دانرایەوە و پارەی بۆ تەرخان کرا کاک زیاد من بەجددی ینی پسپۆڕەکەی بەڕێستان یاخود ئێوە لە ناو ئەو کاروباران کە قسە لەسەر ئەمە ئەکرێت دوای دەوام لە خاڵە گومریەکانەوە بە قاچاق چۆن مواد داغڵ ئەکرێت ئێوە وەکو ئەنجومەن چۆن نەتوانیانی بەڕوونی بۆ نمونە بە دانیشتوانی سلێمانی کە نوێنەری بەشێک لە بەڕستان کە نوێنەری بەشێک لە دانیشتوان چۆن ینی ئەکرێ ئێمە بڵێن هە لە کاتی دەوامە ئەوی کە پێڵێن هاتوچۆ یاخود هەناردن و هاوردە بکرێت لە خاڵە گومریەکانە یاخود لە کاتی غیرە دەوامە ئەکرێت بەو شێوەیە کە بە قاچاق لە خاڵە سنوێرەکانە و مواد داخڵەگرێت ئەو قاچاق و گزەی کە لە دەواازە سنوورەکانەکرێ ئەوەی باسکردنیانی ئەو یەکلا بووەتەوە ڕام پێ بکە متایکێکی ئەم شارە و ئەو سەرجادێ بڕۆ لی پرسە ئەزانێت کە قاچاقچێتی لەم دەواازانەوەکرێ و پێشمایە و قاچاقچێتە ئەوەندە گەورەیە ئەوەندە هێزی لە پشتە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگانیە بە خۆمانە بینین ئەندام پەرلەمانە بەڕێزەکان چۆن هەمویان لەسەر تیڤەکان و لە ڕاگەیانەکان باسەکەن یانی ئەمە یەکرا بووەتەوە قاچاقچێتێکی هێچگار گەورە لە دەواازە سنوورەکانەکرێ و حکومەت هێرێمی کوردستان بۆ ئەو قاچاقچێتیەوە زەرەرێکی زۆری لێەکەوێت لە کاتێکە کە ئێمە گلەیمان لە حکومەتەیە کە بۆچی لە موچەی فەرمانبەرانە بڕێ بەڵام مندێکلایەن و کەس ئەو قاچاقچێتیەکەن و هاوکاری حکومەت نین و ناڵن ئەو پارەیە بگەڕێتەوە بۆ ناو خەزێنەی حکومەت هێرێمی کوردستان بۆی جاریشتر بدرێتەوە بە موچەی فەرمانبەران ینی تۆ لە لایەک داواکەی فەرمانبەران با موچەی نەبڕێت یا بۆ موچەیە بڕی ێ باشە بێمە باشتێکەوە حەز حکومەت هێرێمی کوردستان سێ لایەنی سەرەکی تایە پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان لە نەتیجەی کۆمەڵێک دانیشتن و کۆبوونەوە و نووسینی کارنامەیەک بۆم کابینێ دروست بۆم کابینێ و لە پەرلەمانی کوردستان دەنگیراوەتێ کەوا تابێ پێش هەموو کەس ئەم سێلایەنە بەڕێزە لە هەموو کەس دڵسۆزتر من بۆ حکومەت هێرێمی کوردستان و هاوکاری حکومەت هێرێمی کوردستان بن لەبەرەوەی کە بتوانێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابینکە لە کاتێکە کە قوت و بودجە و موچەمان لە بەغاوە بڕاوە چەند وەختە و تازە ڕێکەوتن لەسەر یاسای بودجەی 2021 کراوە عەجەبە ئەم قاچاقچێتیە ئەم دزیێکە ئەکرێ لەم سنوورانە ئەمان هەمووی زەرەر نییە ئەکە لە بودجە حکومەت هێرێمی کوردستان یعنی حکومەت هێرێمی کوردستان بۆ بنبڕکردنی ئەو قاچاقچێتێ قەراری داوە کە هێزێک لە وەزارەتی ناوخۆ و لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دروست کرێ و تەشکیل کرێ و هەموو دەواازە سوورەکان ئەم هێزە لێسە پەرشتی بکات بەڵام بەداخەوە تا ئێستا ڕێگری بۆ حکومەت کراوە و نایڵن حکومەت ئەو هێزە دروست کات و بینێرێتە دەواازە سنوورەکان بۆ ئەو قاچاقچێتێ بەردەوام بێ و بچێتە گیرفانی هەندێک کەسەوە بۆچی وەها ینی بۆچوونیە یاخود بیرکردنی یەک دروست کراوە کە بەڕێستان وەکو ئەوەی کە
سەرۆکی فراکسیۆنی پارتین لە ئەنجومەنی سلێمانی بۆچی زیاتر ناڕزایەکان یعنی بەرامبەر بە پارتی ئەکرێت کە خۆیان لە حکوومەت بەشدارن لە هەمان کاتا خۆیان ینی ڕێگرن لەوەی لە چاکسازی بکریا خودت شەفافانە و داهاتانە چۆن تەخشان و پەخشان نەکرێ و چۆن قاچاقچێتی نەکرێت لە نێوەشەوە بەداخەوانی محاولەیەکی زۆر لەمە پێشکراوە و تا ئێسش بەردەوامی هەیە هەموو شتێک کە گەر خراپ بێت بۆ نمونە لێبڕینی موچە ئەبێ بکرێتە ملی پارتی دیموکراتی کوردستان ئەبێ خەڵک لە پارتی پڕکرێ خەتای پارتیە پارتی غەدرەکە پارتیم لێبڕیناکە ئەوواکە بە شەرتێک ئەم حکوومەتە پێم وتی حکوومەتی سێ لایەنە ڕاستە پارتی دیموکراتی کوردستان تۆپی حکوومەتەکەی بەدەستەوەی و جەنابی سەرۆکوەزیران هەنی لە پەرلەمان هاتە سەرەوەی کەوتی منەگەرە و قاچاقچێتێ ئێستا بمانێ بن بڕیکەین ڕەنگە شەڕی ناوخۆ ببێت معنە وایە ئەوەندەی پارتی بەتەنگ ئەم حکوومەتەوەیە دڵسۆزی ئەم حکوومەتەیە هیلاگە بێ بۆ حکوومەتەکانی خۆشی هەیشتووە بڵێ لایەنەکانی تر بەڕاستی ئەو دەستبارەی پارتی دیموکراتی کوردستان نان بەداخەوە پێک لە حکوومەتەوە پێک لە معارەزەیە کەمە ناکرانی لایەنی وایە لە حکوومەت بەشدارە کۆمەڵێک پۆستی زۆر باشی لە حکوومەتێ بەڵام کێتە سەر ڕاگەیاندن و قسەکردن وەکو معارەزەیە قساکە کە بەڕاستی ئەمە نابێوانەیەک لای بنەوە کاک زیاد ئێوە وەکو ئەوی کە لە ینی لە ئەنجومەن لە سلێمانی ینی ڕۆن زۆر باش زانن کێ بڵێن با ئەوە قسە بکەین کێ مەسئولی گومرگی پاشماخە وەکو ئەوەی کە ئێمە کە دەیبینینەوە لە پەرلەمانیش ئەو قسە و باسەکرالەوەی کە بەڕۆژ بەشدارن بە شەو ینی معارەزەن بەڵام ئێستا وای لات و بەڕۆژ و بە شەو لە نێو حکوومەتن لە نێو حکوومەتن بە ڕۆژ و بە شەویش هەر ناڕەزان ڕۆڵی ئۆپۆزیسیۆن نەبینن بەڕاستی ئەمە سیاسەتێکی جوان نییە ینی ئینسان دووفاقیە بەڕاستی دووفاقیە تۆ کە لە حکوومەتێ بێ لە حکوومەت بی وەکە معارەزەش بێمە معارەزەبی خۆی ئەمەی پارتیش بۆ هەموو ئیشێکی حکوومەت کەیکات ئەگەر باش نەبێ ناڵێن باشە بەڵام ئێمە نایەین ئەوەی حکوومەت ئەگە شتێک پێی نەکرێ بڵێن غەدرەکات بڵێن خراپەکە نایەن جەماوەر و خەڵک لە حکوومەتەکەی خۆمانان بین لە حکوومەتەکەی خۆمانی تیشکەین لە کاتێک ئازانین دەسەڵاتی ئەم حکوومەتە تا چەندە ئەم کابینێ بە تایبەتی کابینێنەوە کە لە کاتێکا دروست بۆ کۆمەڵێک قەیرانە بۆ لارێمی کوردستان بەڵام بە بەردەوامی کارێکی کردووە کە دڵی موچەخۆران بە دەرەجەی یەک لارێمی کوردستان ڕازیکە و کۆمەڵێکیش پرۆژە لە سەرتاسەر یاریێمی کوردستان پارەی بۆ تەرخانکە پارەی بۆ پیاکە بیخاتەوەی ژووکار بەڵام وەکو عەرزم کردی ئەبێت ئێمە ئەو سێلایەنە هەر سێلامان وەکو یەک هاوکاری حکوومەت یاریێم بین ئەجنا ئەمە ناکرێت حکوومەت یاریێم باش کە هەر خراپە خراپ کە هەر خراپە ئەمە نابێت ئەبێ ئەمە کۆتایی پێ بێم سیاسەت کاک زیاد بەڕێستان لە ینی با من ئەمە دوو چەند بارە ئەکەمەوە لە ینی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو سەرۆکی ئەو فراکسیۆنە وەکو چۆن وتمان ینی ئەمان کاری تەناقۆزەکان لێک دژن ئێوەش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆی فراکسیۆنەکان ناڕەزان مەبەستەکەم لەوێ دوورتر کەومەوە لە هەولێر و لە دووهۆکیش کۆی کە دەسەڵاتەکان زیاتر هی پارتیە بەو شێوەی ئێوە ناڕەزان یاخود بەو شێوەی لە هەولێر و لە دووهۆک ناشەفافیت دەیە کە ینی من کە دەیبینیمەوە کۆمەڵە یەکگرتووە یەکێتیە گۆڕانە پارتیە ینی بە لایەنەکانی دیکەشەوە ناڕەزان لەو ئەنجومەنە ینی دەسەڵاتتان پێ نادرێت لە هەولێر و لە دووهۆکی هەمان دۆخەیە خۆت بەراوردێکم بۆ بکەیت لە دووهۆک هەولێر و سلێمانیش هەرسێکمان بە یەک یاسا هەڵبژاردنمان بۆ کراوە یاسای ژمارەسەی ساڵی 2009 هەر لە بیدایەتی ئێمە داواکار بووین کە یاسای ژمارەسەیە لە پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە دەسەڵاتەکان زیاتر بچەسپێ بۆ ئەنجومەن بتوانێت
دەستکراوەتر بێت لەسەر هەموو سێکتەرەکان قسە و دەوری خۆی هەبێت بەڵام بەداخەوە هەتا ئێسارەوە یاسایە وا ڕۆشتووە بە دڵنیایی هەرسێ ئەنجومەنەکە گلەی لە یاساکەی خۆیانەیە چکە ئەنجومەن بە تەواوی دەستکراوەنیەوە کوازم کردی بە هەموو لایەنەکانەوە لە باسێک هەر کەمێک دوورتر لە بابەتی پامەد نەبوون یاخود سیستەمی بە ئەلکترۆنیکردن 2 ساڵە یعنی لە مەرزەکانی ینی ئەوەی کە پێڵێن کاتە ناوی مەرزەکانم لە بیر کردووە پەروەزخان و باشماکە جەبەجێ نەکراوە ینی سیستەما ئەلکترۆنیکل ینی دەکاتە حاجی ئۆمران و مەرزی ئیبراهیم خەلیل لێو جێبەجێ کراوە کێ ڕێگری لە جێبەجێکردنی ئەم سیستەم بە ئەلکترۆنیک نەکات کاک چۆمان هەموومان نەزانین کوردستان لە ساڵی 1994 لە شەڕی ناوخۆ بۆ بە 2 زۆن ئەوەی کە پێڵە زۆنی ساوس لەگەڵ زۆنی زەرد زۆنی زەرد لەولا پارتی فەرمانڕەوایە هەرچی شتێکی باش لە پێشکەوتێن لە خۆشگوزەرانی لە جوانترکردنی دەڤەرەکە کە لە زۆنی زەردەکرێ بەڕاستی سەروەری گەورە بۆ پارتیە چکە پارتی فەرمانڕەوایە لێرە ئێمەوەکو پارتی لە ساڵی 94ەوە لە شەڕی شومی ناوخۆوە هەتا ئێستا یەک پۆستی ئیداریمان نییە کێ لێرە فەرمانڕەوا بووە یەکێتی نیشتیمانی کوردستان فەرمانڕەوا بوو کەرچێک بکرێ بە دڵنیایی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەیڵێت بکریان نایڵە بکرێت یانێ بە شاردنەوەی ناوێت بە تایبەتی مەسەلەی مەرزەکان یەکلا بووەتەوە کاکە ئەندامی پەرلەمان باسەکات وەزیر باسەکات ڕاگەیاندنکار باسەکە خەڵکی سادەی سەرجادە باسەکات ئەندامی ئەنجومەن باسەکان ئێمە شتێک نییانێەوە بەڵگەی ناوێت تەواو یەکلایی بۆتەوە کەچی قاچاقچێتی و ئەوان ناکرێت لەم مەرزانە پەیوەندی بازرگان و پەیوەندی ئەوەی کە پێڵەن دەسەڵاتدار لە سلێمانیا لە مەرزەکانە ئێوە تا چەند بۆتان ڕوون بۆتەوە کە هەنی لە جێ ئەوان لینکیان هەبێت لەگەڵ حکوومەتە ینی پەیوەندی ئەگرن لەگەڵ بازرگانەکان ئێتر بازرگان چ موادێکی بەسەر چوو یاخود بە شێوەیە ئەوەتان بۆ ڕوون بۆتەوەوان چۆن پەیوەندیەکانەیە لەگەڵ دەسەڵاتدارانی سلێمانی منە مەم لە ڕاگەاندن لە دەمی ئەندامی پەرلەمان بیستەوە لە خەڵکی سەرجادەش بیستەوە هەنی نووسینگە هەیە لە سلێمانی فلان بارە بۆیانە بەوانە بە میقدارێک پارە ئیتر باشە کە ئەمە وای لات هیچ تامێنێت ئەگە خەڵکێک دەست ڕۆشتوو نەبێت ئەتوانێت بار بۆ خەڵک بێنێ لە مەرزەکانەوە و بەبێ گومرگ دەریکات لەبەرەوە بە دڵنیایی پەیوەندیە لە بینی بازرگان و دەسەڵات چکەوە بە دەسەڵات دەکرێت خەڵکی بێدەسەڵاتەوەی پێ ناکرێت وەم پارێش بادەر ڕەنگە بۆ جیرفانی چەند خەڵکێک بڕات وەنەیە لە حکوومەت یاریێمی کوردستان ئەو پارەی دەست بکەوێ وە بچێت سەر خەزێنەی حکوومەت یاریێم و بەکاری بێنێتەوە بۆ موچە و بۆ بوجە و بۆ پرۆژە و بۆ پێشکەوتنی وڵات بۆ ئەم جارەی دابینکردنی موچە و ئەو هەنگاوانەی کە کابینی نوێم هەنگاوی بۆ ئاویشتووە و تا ڕادێ یانەوەی کە پێڵێن ئەتیمادی کردە سەرداهاتی خۆی و چۆن بۆ شێوێش کە حکوومەتی عراق یعنی دەرکی بەمە کرد بە واقعی زانی ئەگەر ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان نەکا لەسەر بودجە ینی باوەڕ بەخۆبوون لە ڕێگەی گەڕانەوەی باج و لە ڕێگەی داهاتی خاڵە گومرگەکانەوە دەتوانێت موچەی موچە خۆران دابینکە لە سلێمانی چەندێک لەو ئەوەی کە پێڵن داهاتی خاڵە گومرگەکان تەسلیمی وەزارەتی دارایی کراوە چەندێکی تەسلیم کردویانێ ئەوەی کە ئێوە بزانن کاک چۆمانێکێک لەو لە سەروەریەکانی کابینەی نۆ بەڕێی من لەسەر ئاستی نەتەوە نیشتیمان ئەوە بوو کە بە دۆست و دوژمنی تێگەیان ئەتوانێت بە هەڵ و هیمەتی خۆی ئەگەر میقدارێک لێبڕینی شەبێت موچەی موچە خۆرانی خۆی دابینکە کەمە کارێکی زۆر گرنگ بوو و مای دەستخۆشیە حقە هەموو لایەن و عەزابی کوردستانی بەدەسەڵات و ئەوانەی معارزان دەستخۆشی لە حکوومەت یاریێمی کوردستان بکەن
من دڵنیام یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە حکوومەتی عراقی وا لێ کرد لە گفتوگۆکان قایل بێ لە بودجەی ساڵی 2021 بەشی حکوومەت بەشی هەرێمی کوردستانی تابێت ئەم کارێ حکوومەتی هەرێمی کوردستان کردی بۆیە ئەمە جێگای ستایشە ئەوە من بیستومە لە پەرلەمانتار و لە ئەعلام کە بازەکرێت حکوومەت هەرێمی کوردستان بۆ ئەم مانگە کە موچەی تۆزێ کردووە 180 ملیار دیناری داهاتی ناوخۆی خۆی پێویست بۆ بیخات سەر دیارە پارەی نەوتوانێ لە سنووری ئەولا کە من بەڕاستی زۆرم پێ ناخۆشە قرچە لە جەرگمەوەیە هەرێمی کوردستان لە لای من یەک پارچەیە نەک زۆنی زەرد و زۆنی سەوز بەڵام هەندێک جار ئیجبارە بی ینی ئەبێ بەکاری بێنی لەولا 106 ملیار دیناری داهاتی ئەولا خراوەتە سەر پارەی بودجەی موچەی موچەخۆران زۆنی ئەملاق بووە 80 ملیار بخاتە سەرەوە پارەیە بەڵام تاکو 3 ڕۆژ 4 ڕۆژ لەمەوە پێش بە حدودی 55 ملیار دیناری خستوەتە سەر ئەو پارەیە بۆ موچەی موچەخۆران زیادی کاکە ڕەزا وەکو سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەروەنە کاتمان لە بەردەسا و زۆر سپاس بەوەش ڕاست بە بەڕێستان خۆشەویستان و ئازیزان ئێوە ژەمیشە لە بەختەوەریدا بن